ئێمە ئەمڕۆ وەک ئەنجومەنی کۆی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانمان هەستاین بە پێشوازیکردن لە بەڕێزان مامۆستا محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی سیاسی دیارە لەو چالاکی ئێمە هەستاین بەسەرکردنەوەی چەند ماڵێک و کەسایەتیەک لە شاری کۆیە و پاشان سعات هەشتی شەو کە ئێستا کۆڕەکەی بەردەوامە هەستاین بە سازکردنی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا محەممەد حەکیم کە لە میانەی کۆڕەکەیدا بەڕێزیان تیشکیان قستە سەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە داهاتوو. ئەمڕۆ لە شاری کۆیەکە محەممەد حەکیم ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی کردین بۆی کە هەم لە نزیکەوە لەگەڵ ئەندامان و لایەنگرانی خۆمان باسی شەنوکەوی بارودۆخی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکە و کۆمەڵێک لە کەسان و هەوادارانی خەڵکی شاری کۆیە بە کەسات شاری کۆیە بەسەر کاتەوە بۆ مناسبەیڵم خێراتنیە دەکەین و خۆشحاڵ بین بە سەردانەکەین و بە خێراتنی مامۆستا حەکیم ئەمڕۆکانە کە تەشریفیان هێنا بۆ ئەنجومەنی کۆی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێزیان چەند سەردان و بەسەرکردنەوەیکی دۆست و برادران و خۆشەویستانی کۆمەڵی ئیسلامی لە شاری کۆی بەسەر کردەوە بەگەرمی بە خێراتنی دەکەین و سەربەرزین بەوەی کە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی لە ناو خەڵکیە محبوب و خۆشەویستە و جێگەی خۆی کتۆ لە دڵی خەڵکیە ئەمڕۆکانە خەڵکانێک کۆمەڵی ئیسلامیان خۆش دەوێتن کە تا ئێستا کە دەنگدەری لایەنێکی تر بوون.